لە چەند ڕۆژی ڕابردوودا زانکۆی هەڵەبجە کۆڕێکی شعری بۆ یەکێک لە شاعیرە گەنجەکان کە ئەویش زانیار عادلە ڕێخز. زانیار عادل یەکێک لە شاعیرە گەنجەکانە کە یەکێک لە پارچە شعرەکانی بە ناوی سلێمانی لە بەتایبەتی لە یادی سلێمانیدا دەنگدانەوەیەکی زۆری هەبوو جگەلەوەی کە خاوەنی چەندین پارچە شعری تر و بەرهەمی ترە. لە ئێستادا قسە و باسی زیاتر دەربارەی ئەم کۆڕەوە هەروەها بەشێکی زۆر لە بەرهەمەکانی یەکەم کاک زانیار لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. بەخێر هاتی کاک زانیار، بەخێر بێی سەرچاو. با یەکسەر لە ئەو کۆڕە دەست پێ بکەم کە زانکۆی هەڵەبجە بۆیان ساز کردبووی. چۆن بڕیارەدا کە کۆڕێک ئەنجام بدەی و بە چەند پارچە شعر بەشدار بوویت؟ من لە ساڵی 2024 بڕیارمدا کەوا زنجیرەیە کۆڕی شعری لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستانە بکەم. تەبیعی زۆرتر گرنگی بە زانکۆکانە دەم بۆی کە پەیامی شعری ون نەبێ و زمانەکەمان وەکو خۆی بمێنێتەوە بە پاکتاوی و بە پاکی ئەنووسمەمێ و پەیامی کە پێمە بیگەێنم بە ئەو جی لە نوێی کە بە جۆرێ لە جۆرەکان هاوتەمەنین و بە جۆرێ لە جۆرەکان تەمەنمان لێکەوە نزیکە. ویستم کەوا پەیامەکانم لە ڕێگەی زانکۆکانەوە بگاوە پێشووتریش لە ساڵانی پێشووترا لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەنجامم داوە. ئەو ئەزمونەت هەبووە. بەڵێ و سەرکەوتوش بۆ سپاس بۆخوا. بۆ ئەم ساڵیش بڕیارمدا کە زنجیرەیە کۆڕی شعری لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان کە ئێستا سەرجەمیان لەسەر هێڵن بۆ ئەوەی کەوا کۆڕە شعریەکان ئەنجام بدەین. یەکەم کۆڕم بڕیارمدا خۆم بڕیارمدا کە لە زانکۆی هەڵەبجە ئەویش بە هۆکاری ئەوەی کە من 4 ساڵ لەو شارەدا ژیاوم وەکو بە خوێنکاری زانکۆ لەوێ بووم و بەشی ڕاگەیاندنم تەواو کردووە لە زانکۆی هەڵەبجە و بڕیارمدا کەوا لەوێ وەکو وەفایەک بۆ شارە خۆشەویستەکەی هەڵەبجە و بۆ ئەو زانکۆیە یەکەم کۆڕی شعریم لەو زانکۆیەوە دەست پێ کرد. دواتر ئەچمە زانکۆکانی ڕاپەڕین و زانکۆی سلەیمانی کە ئێستا لەسەر هێڵن و زانکۆی چەرموو و شاری کەرکووکی خۆشەویست و قەدرگرانیش. باشە، بۆ هەر هەمویان یەک با بڵێن پاکێجت حازر کردووە کۆمەڵێک بەرهەمە کە لە هەموو کۆڕەکاندا هەمان بەرهەم پێشکەشەکەی کە بەرهەمە نوێیەکان پێم وابێت. ئەو تێکستانی ئەو شیعرانەی کە لە کۆڕەکانی ڕابردووە بە جۆرێ لە جۆرەکان پێشکەشم کردووە لێرەدا زۆر جار پێشکەشی ناکەمەوە مەگەر داوای بینەران و ئامادەبوانی لەسەر بێ اینجا پێشکەشی بکەمەوە. بۆ ئەم زنجیرە کۆڕی کە لە هەرێمی کوردستان و لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئایکەم دەتوانم بڵێم لە 80% شعرەکانم نوێن و نوێگەریان پێوە دیارە و بەشێکی زۆری شعرەکانیشم بە جۆرێ لە جۆرەکان بڵاو نەکردوتۆ لەوێەوە لە کۆڕەکانەوە پێشکەشیەکەم. زۆر باشە. چەند پارچە شعرت ئامادە کردبوو بۆ ئەوەی کە لەو کۆڕەیە بەشداری پێ بکەیت؟ لە کۆڕی زانکۆی هەڵەبجەدا نزیکی 30 شعرم حازر کردبوو و بەڵام کات مەودای 15 بۆ 20 شعریدا و کاتژمێرێک لەگەڵ خوێنکارە ئەزیز و خۆشەویستەکان و خەڵکی هەڵەبجەش لە کۆڕەکەدا ئامادەییان هەبوو، هونەرمەندان و بەشێک لە هاوڵاتیانی بە هەڵەبجەش لەوێدا ئامادەییان هەبوو. سپاس بۆ ئامادەبوونی. زۆر باشە. لە ناو کۆڕەکەتا تەنها پارچە شعرەکان پێشکەشەکەی یان دواتر گفتوگۆیەکیش سازەکرێت دەربارەی گفتوگۆیەک سازەکرێت؟ گفتوگۆ ئەوە ناکە بۆ فیدباکی جەماوەر فیدباکی و خەڵکە وەربگرم دەربارەی بەرهەمەکانم. بە گفتوگۆ ئەەکەم خۆم هەر پێشەوەی هەر شعرێک بخوێنمەوە. بۆ نمونە شعرێکم هەبوو بە ناوی شعری مناڵی پێشەوە وتم ئەگەر تەمەن بگەڕێتەوە بۆ دواوە بە هەموو هاوڕێکانی کۆڵانەکەمان تێکڕا کۆکەمەوە بە هەمومان پێکەوە تێکڕا لەسەر دیواری کۆڵانەکەمانە نووسین ئەی خودایە گەورەی هەر بۆ تۆ باشە با ئیدی هەر مناڵ بین. پێش ئەوە ئەو قسەیم کرد و اینجا دەسم کرد بە شعرەکەەوە لە پێشەکی هەر شعرەکە گفتوگویەک دەرباری شعرەکە و داخلی شعرەکە. زۆر باشە. ئەوەی کە من تێبینیم کردووە بەشێکی زۆر لە شعرەکانی تۆ
زۆر چوونەتە ناو خەڵکەوە و دەنگدانەوەی باشی هەبووە. یەکێک لەو بەرهەمانەی تۆ ئەو بەرهەمەت بوو کە بۆ شاری سلێمانی کە ئەوە دەنگدانەوەیکی یەکجار زۆری هەبوو. بەڵێ شعری سلێمانیم تقریبا ساڵێک پێش ئێستا بوو لە شوێنێک ئامادە بووم تەبیعی پرۆگرامێکی ڕاستەوخۆ بوو پێشکەشکارەکە لی پرسیتم ئەم سروشتە جوانە ببینی ئیلهامێکی شعرت بۆ نایە منی ژوتم شعرم هەیە بۆ سلێمانی دەسم کرد بە خوێندنەوەی شعرەکە نزیکی 2 ملیۆن بەسەرەوە بینەری تێپەڕان و هەرچەندە من خەڵکی شاری سلەیمانی نیم بەڵام لە خۆشەویستیم بۆ سلەیمانی ئەو شعرم نووسی وە سوپاس بخوا دەنگدانەوەیکی زۆر باش پێشکەشمان بکەی ئەو شعرە لە خزمەتانە فەرموو. زۆرم بینی لە دیمەنی شارانی دنیا وەکو لەندەن و ئەڵمانی ڕاستەشتی جوانیان هەبوو بەس ناگەیشتنە یەک دیمەنی کوچەیەکی سلەیمانی من زۆر گەڕام لەم هەرێمە بینیم جوانیەکانی ژیان هیچ جوانیەکی هاوشێوە نەبوو شێوەی گردی سەیوان زۆرم بینی لە شوێنی خۆش بەڵخە و تەوێڵە و بیارە هیچیان دڵی خۆش نەکردم جگە لە گردەکەی یارە بۆیە باسی سەیوان و مامەیارم کرد گۆڕی ڕۆشن بیرانی لێیە بۆیە باسی جوانیشم کرد دەرمانە و ئازارشکێنی پێیە من هەرگیز شارچێتی ناکەم خۆم ئەهلی شاری شەهیدانم بەس سلەیمانیم لا تایبەتە هەتا بژیم لە ژیانم من با بمرم لە سلەیمانی هەر لەوێش خوێنم بڕێژن وەسێتی ژەکەم کە مردم لە مامەیارە بمنێژن بەڵێ لە مامەیارە بمنێژن. دەست و پەنجەت هەر خۆش بێ تەمەند درێژ بیت. زۆرینەی زۆری بەرهەمەکانت لەکوێ بڵاوەکەیتەوە هیچ نامیلکە و هیچ پەرتووکێکەیە تایبەت بە بەرهەمەکانت؟ وەڵی تاوەکو ئێستا کتێبم نییە کتێبی شعری و چەند جارێک ڕێک کەوتووە بەڵام ئەشێت لە کەم و کورتی خۆم بوو بێ ئەو هەلم نەقۆس بێتەوە بەڵام لە ئێستادا شعرەکانم بە پاکتاوی حازرە بۆەوەی کە بیکەم بە کتێب و بە تەواوی بەرهەمەکانم من لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا من بەرهەمەکانم بڵاوەکەمەوە جا فەیسبوک بێ ئینستاگرام بێ هەم لە فەیسبوک وەم لە ئینستاگرامیش پیجی تایبەت بە خۆم یار بە ناوی خۆمەوە زانیار عادل و لە سناپ و لە تیکتۆکیشە تەواوی شعرەکانم بڵاوەکەمەوە و بەشێکی زۆری پیجەکانی تیکتۆک و ئینستاگرامیش سوپاسیانەکەم پشتگیری مەکەن بۆ بڵاوکردنەوەی بەرهەمەکانم. هەموو بەرهەمەکانت لەو پلاتفۆرمانە بڵاوەکەیتەوە؟ گیان بڵێ. زۆر باشە. لە کێوە شعرە نووسیت؟ نزیکی 10 ساڵ بۆ 12 ساڵێک لە تەمەنێکی زۆر مناڵیەوە بە خولیایەکی زۆرم بۆ ئەدەب و بۆ شعرە بوو شعریش بابەتێکی خۆڕسکە ینی بەهرەیە خوای گەورە نایدا بە هەموو کەسێ و منیش ئەو بەهرەی کە خوا پێیداوم پشت بەخوا لە شتی خراپە سەرفی ناکەم. زۆر باشە. هیچ بەرهەمێکت هەیە بۆ هونەرمەندان یان هونەرمەندان هیچ شعرێکی تویان کردوتە گۆرانی؟ بەشێکی هونەرمەندەکان شعری منیان کردوتە گۆرانی بە هەم شعری عاشقانم و هەم شعری سیاسیشم کراوەتە گۆرانی. یەکێک لە بەرهەمەکانم نوێترین بەرهەمم بۆ لیستی سەوز بوو کە هونەرمەند جاسم چوچانی کردی بە گۆرانی و کردی بە کلیپێک دەنگدانەوەیکی زۆری هەبوو بۆ ئەم جاری هەڵبژاردنەکانی کەرکووک. زۆر باشە دەستەکانت خۆش بێ. سپاس دەکەم کام ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی. شاعیری لاو زانیار عادل سپاس دەکەم جارێکی تر.